لاهور شێخ جەنگی و بافڵ تاڵەبانی لە ژوورە داخراوەکەدا چیان بەیەگوتووە کات دەیشەوە شوێن ماڵی ئاراس شێخ جەنگیە دوو ئامۆزا دوو هاوسەرۆک تووڕە و دردۆنگ لە یەک دەچنە ژوورێکەوە و دەرگادا دەخەن لەناو ئەو ژوورەدا چی ڕوویدا چیان بە یەکتر وت لاهور شێخ جەنگی و بافڵ تاڵەبانی دوای ئۆپراسیۆنێکی 4 ڕۆژی کە یەکێکیان بە گۆڕانکاری و ئەوەی دیکەیان بە کودەتا ناوی دەبات کۆبوونەوەیەک دوای ناردنی چەندین پایامی توند ئەو دوو هاوسەرۆکە چوونە ژوورەوە و کۆبوونەوە دواتریش ناوەڕۆکەکان بۆ کەسە نزیکەکانیان گێڕایەوە دیپلۆماتی گرنگترین قسەکانی ناو کۆبوونەوەکەی دەست کەوتووە لە کۆبوونەوەکەدا بافڵ تاڵەبانی ڕووی کردوتە لاهور شێخ جەنگی و جگە لە ئاڕاستەکردنی تۆمەتێکی گەورە پێی وتووە واس لە هاوسەرۆکی بێنە لاهور شێخ جەنگیش وەڵامی داوەتەوە کە ئەو بەدەنگی کۆنگرە و جەماوەری یەکێتی بووەتە هاوسەرۆک و تەنها کۆنگرەش دەتوانێت لای ببات و جەختی کردوتەوە کە جەماوەری یەکێتی لەگەڵ ئەوەدان ئەمەش وای کردووە کۆبوونەوەکە بێ ئەنجام کۆتایی بێت دوای کۆبوونەوەکە لاهور شێخ جەنگی پامێکی توندی بڵاو کردەوە و ڕایگەیاند یەکێتی نە بە کارەساتی هەکاری و نە بە خەنجەری ژەهراوی ئاڵای شۆڕش و نە بە خیانەتی سیویەکیا بوو نە بە پیلانگێڕەکەی ڕفراندۆم و دوجاریش بەگەلە کۆمەکەی نێوخۆیی و ئیقلیمی و عوسمانی و چەند ڕۆژی ڕابردوو نەڕووخە لە دوای ئەو پەیامە بافڵ تاڵەبانی هیچی نەهێشتەوە بۆ وتن و ڕایگەیاند ئەو ئیتر سەرۆکی یەکێتیە و هاوسەرۆک بوونی نییە بەڵام بەر لە کۆبوونەوەکە چەند پەیامێکی توند هەبوو بافڵ تاڵەبانی پەیامی بۆ ماڵی شێخ جەنگی و کەسە نزیەکانی ناردووە بڕۆن و کوردستان بەجێ بهێڵن لە بەرامبەردا لاهور شێخ جەنگی پەیامی داوە کە ئەو دۆخە قبوڵ ناکرێت و ئەو جەماوەری یەکێتی لەگەڵدایە ئێستا تەنها چیرۆکەکە ئەوە نییە دۆخەکە مەترسیدارە و دوور نییە کە دۆخەکە دەستگیرکردن و ڕاونان و دەرکردن و دادگاییکردن و تەنانەت جوڵاندنی شەقامیشی لێ بکەوێتەوە